والله ئاو لە شێ دینین دەبی بە تاچا بکری کابرا بینی خۆ ناژێ یعنی هیچ شتێک لە ماری حازرەکرێ بێ ئاو نا دەبی ئاوی بکری ئەوجا ئاوەکە بە چەندی نییە ئەو تانچانە کوور ئاوێ ئەفرۆشن بە کەیفی خۆی بەڕاستی تانچەکانیش بەڕاستی ئەوانیش یعنی ئەوەی دەکەن بەڕاستی زۆر تانچی یەک بەرمیلی بە 10,000 پڕەکەن داوای زیاترەکەن ئەیکەنە 15 ئەوانیش بەڕاستی زۆر زولمێ دەکەن ئەوانی زلم دارن ئەرەوە لایانی ئەوانش لەو فەقیر و فەقاری ینی خراپە. بیرەکە زۆر زەعیفە ئاوەکە یعنی ناچێشتە ئەو مارانە مارێک دێ مارێکنا بەس ئێستا حالیان تقریبن 15 ڕۆژ دەبی هیچ کەس ئاوی نایە تەنکەریش نییە بکڕین ئەی ڕاوەستێ ئەمن کرێتینی مەهەیە کرێتیە ئاوی بە چ بکڕی کاکە وێ یاننا وەڵا ئەوە مشکلەکەمانە بە پەنجای دەدەینە 3 ماران ئەو جەنی نازانێت چێ 3 تانچی بە بەرەکەوی بە هەر 3 باران یەکێ تانچیە و نیوەکە ئەوەندەیە ئاوەکە ئەوجا ئاوەکە ناشخورێ ناوەڵە چەورە 8 ڕۆژە بێ ئاوین تێدەگەی ئاومان نییە و بێ ئاوین و ئەوە دەبینی بۆ خۆت ئەوە تا ماڵ ئەوە لەو ماڵە ڕادێکیشی ئەو لەو لا ڕادێکیشی هەرێکی لە جێیەکەوە ڕادێکیشیەوە پیاوشەیە نیەتی کاکە بچێت تانکەرە ئاوێک بە 100,000 بکڕیان بە 50,000 بکڕی نیەتی مەجبورە ئیدارە بکە